کوا دڵداریمان یەکەم گۆرانیت بوو بەڵێ ئەو گۆرانیەکی زۆر جوان بوو دەنگدانەوەکی زۆری هەبوو تێکستەکەی خۆت بوو کوا دڵداریمان ئەی مۆبزانمە تا ئێستا گۆرانەکان هەمووی تێکستی خۆمە ئەگەر غەڵەت نەبم مادێکی ئاوازی وەرگیرایە بەڵام تێکستەکان هەتا ئێستا غەڵەت نەبم هیوادارم حەقی کەسم نەخواردی تێکستم لە کەس وەرنەگرتیا مەگەر گۆرانێکی بادینی بە تەماو بکەم ئەویش ڕێک نەکەت ئەویان تێکستی من نەبوو کوا دڵداریمان کو ئەو گۆرانیە دروست بوو یعنی هۆکاری ئەو گۆرانیە ئەو تێکستە لە بۆ شێوەیەت کوا دڵداریمان خۆشەویستیمان هیچ هۆکارەکە بوو کە بڵێم ئەو تێکستە ئالان جەمال بینوسیانی عشتەکە لە باگراوندەکەی دەڵێ هەموو شتێک سەبەبێکی هەیە ئەوە شتێکێک بوو لەو ئەوانەی کە سەبەبی دەستپێچیمە بوو ئەو گۆرانیە هەڵقوڵاوی ڕەنگە ئازارێکی گەنجایەتی ڕەنگە دڵشکانێکی خۆشەویستی بڵێ هەبوو بڵێ